لا برا دو صو سيانزا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم إمام غزالي لكتاب النيابي إحياء علوم الدين لمختصر جوانا كمختصر منهاج القاصدين وابن قدامي مقدسي اختصاري كردو الإحياء. آفة كان الزمان غزالي باسكات يانزا آفد لآفة كان من باس كردو. إسأتي نسر آفتك بلايا كتير كتوزا وردكاري ودقتي أو يجبريتي الخطأ في فحوى الكلام فيما يرتبط في أمور الدين. حالا كردن لقصة كردن لسر مسائل الديني حالاي قورا لأنه واخني قصة إنسان توشي حالاي قورا أبيت تابد أجر سبارت بدين قصبك لوانش خطرتر أجر سبارت بخواو لمسائل إلهيات قصبك، ولا يقدر على تقويم اللفظ بذلك إلا العلماء الفصحاء. زاناي زور فصيح وبليغ أتواني لو مسألة نجاتي بأجنا نجاتي نابي إلا زماني توشي هلو أو أبد لو مسائلان. بويا خطباء هندجار حستكي خطيبك شتي باسك لباسي خوايا جل جلاله زور حلقك أسخرني بيايك زور فصيحة وبليغة وشاعرة وعالميشة فعلا. لشوينك أخوي بالتفصيل باسي أكا على استواء خوا كألنا الاستواء معلوم قد بمعنى دانشتنا كشي لو تارك على إن الله قد جلس على عرشه خوي وشي جلوس بكارين ومسائل إلهيات وردكاري ودقتي زور أبي زور بورياي إنسان زماني بجولنا شو كأخوانا خواسا حلا يقول أو مسائل أنا بكري زور لسر إنسان أكي شو أو مسائل إلهيات. في غمري خواه صلى الله عليه وسلم عقلي كلي بو بيرمير أفرمي خواه جان في غمري خواه صلى الله عليه وسلم لتوناسيا أفرمي عقلي كلي بو لتوناسيا عقلي كلي بو يعني عقلي كله أجر بيتو مسألة النبوة اللي درك الداية أيشبه ما شواز دركي بخوا جل جل بو عظمة نأكل بويا مسائل إلهيات مسائل صفاتي خوا وشونيتي خوا وشوازي خوا هر شون إنسان زماني تيا بجولنا توشي هلابي. في غمري خوا صلى الله عليه وسلم لزورشتي خطري دينا باسي كردو أجر باس كرا بيدنگ بن لفرمايشتك أفرمي إذا ذكر أصحابي فأمسكوا أجر باسي هاولا كان من كرا بيدنگ بن قصيان تيا مكان لمستوى رتبة إيوانين. إذا ذكر القدر فأمسكوا أجر باسي قدر كرا فأمسكوا بيدنگ لبكا باش أجر باسي خوا بكرا بو عظمته شونيتي خوا. طبعا الشيطان بأنواع الشواز لقال عبد الصادق كان أجولي ويخلي خشتيان بر زور طبيعي جاري وهي أنواع خيالات سبارت بخوايا بذهني توين زور طبيعي بوي أمن بيسمان باستغفاري زور. بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي إنه ليغان على قلبي وإني لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة. الشيطان هندجار اشتهنك هنا بالظلمة لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة. بوي إنساني مسلمان أبي الزور بورياي لمسألة زمانية وبكار هناني زمانية أقايلي. فمن قصر في علم أو فصاحة أجر كسي علمي كمبو
فصاحتي كم لم يخلو كلامه عن الزلل ما هي شوازي قسكاني لا بها الخريس كان نجاتي النابي إلا لشوينة كاتئك زلي لساني توش أبي وتوشي هلا أبي لكن يعفو الله عنه لجهله يعفو الله عنه لجهله بلام خواجان لي أبوري لبروي كسكان نزان مثال ذلك ما روي عن النبي صلى الله عليه وآله وسلم أنه قال لا يقول أحدكم ما شاء الله وشئت باكستان لبين يكثر نلين خواو تومي لليو ما شاء الله وشئت القبلين ولكن يقول ما شاء الله ثم شئت خوا ميلي هبو باشان تو ميلت هبو وشي باشان ثم بخوا خوتو نبويت رزقار ما نأبو بخوا بس خوتو شكبم خوا باشان تو لكردية وزور بكارين بس خوتو شكبم أو زلاتي لسان بو إنسان زور أجاي لخوي النبي هاتي أكيد سيرك في غمريان صلى الله عليه وسلم شون رشي أكاتو لا بل إخوة باشان تو درجة داني بو أمان إخوارو أمان أسباب بلا مسببي أسباب خواجان وذلك لأن في العطف المطلق تشريكا وتسوية طبعا أجر عالمك بدسي أنقذ بلا ما شاء الله وشئت كافر عالمك بدسي أنقذ أم كلمة بلا طبعا خلطي عوامي خوان طبيعي بكاريني إن شاء الله خوي قول لي أنا أقول لي جهله بس أجر عالمك بكل علمي خوي ويعطف بكار بين مشيئتي كسيبقات أستي مشيئتي خوا أبيت التسوية الشرك أفرمي وذلك لأن العطف المطلق تشريكا وتسوية الرق أبيت الشريك دانان بخواي قول أو كسيخت أستي خوا يعني أي شو خواش بك مشيئتي أنهب ولا مسألك بويا پیغمبریان صلى الله عليه وسلم بوي عوام علماء هم لي بارزرابي بالله ما شاء الله ثم شئت وقريب من ذلك إنكاره صلى الله عليه وسلم على الخطيب قوله ومن يعصهما فقد غوى ومن يعص الله ورسوله خطيب يقولي ومن يعصهما فقد غوى هشكز عصياني هردو كان كخوف يا من بس بضميروتي أول الرئي لا يداوى في غمري خاص صلى الله عليه وسلم فرمي بيلا ناوى كان بلا ومن يعص الله ورسوله بوي رتبة كان دياري كريس كباسك ورسوله رسولك هي أوى كهو رتبك كم ترى واضحة شكو قربي وتايا يعص الله والرسول هيش تهر مجال اجتهاد شكو الرسول يعني نردر أو يكر نردوتي كخواجانا بلا مشيها أكهج مجالي تاني شكو الله يعص الله ورسوله رسولك أو باشا بيتشواني خوانك بيتشواني نوينركي خوانك يكسر توتشاود أكريتو أقر بيوتا يعصيهما أم كانت التسوية وتشريك دروسه كأنما في غمري خواه صلى الله عليه وسلم عصيانك أو لا أستي عصيانك خوانيه كسي عصياني خوابك زور برستر زور قورتر مهم أما كلمات بلفظة قل لو أشي أم خطيبا أو لحضوري في غمري خواه صلى الله عليه وسلم قسأك ما بسي أولنية خوفنا بلام أها زمان ناهي لزمانك غلطك أبويا رأيكاتو نبدا أم زمان غلطي بتشيبو فكر غلطي في غمريان صلى الله عليه وسلم لفرماشتك فرمي لا يقول أحدكم عبدي وأمتي عبد جاري هبون بحكزنا لا عبد كيمن أمت كيمن ونلت كلكم عبيد الله هموتان عبدي إخوان وكل نسائكم إماء الله هم أفرتكانيش إماء إخوان ومتي إخوان ولكن ليقل غلامي وجاريتي بقول غلام كيمن جارية كيمن بلام نلا عبد وشي عبد بكارنين همو أمانة شيمان في ألان في من ألان أبي الزور أقاما لكلمات من بي هيج كلمتك بشوازك بكارنين كاللغل كاري خواتيك لك شكو لبابي عقيدة زور خطر لسرعك باتو النتزاني بي بس وردي كيتو خطر درس ويا حتى مثلا الحيوان سربرينك مثلا كسب الله أما لبيناوي خو بيغمري خو صلى الله عليه وسلم على درجة الراس تخوام أو نيتين أما زانين
بەدڵێکی پاکەوە لەبەر خاتی خوا حیوانێک سەرە بڕێ ئەمە ئەزانین بەس نە ئەبێ لەفزەکان ڕاستکرێنەوە لە پێناوی خوا بەڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ ئەو کەلیماتانە لە شوێنی خۆیان لە جێ خۆیان تا بێت ئینسان غەڵەتەکە جارێک لە مەجلیسێکا بووم سڵحێکمە کرد لافم کۆمەڵی خەڵک قەرزاری مزگەوت و پارەکەیان نەئایەوە ئیتر دوایی وەڵحا بوو بە دەمەقاڵە گەنجمەوە کاتە فەقێ بووم تیان کاکە پارەی چی و ئەمانە خوا پارەی بۆ چییە وتم چۆن نایەوێ وەڵایەوێ باشە خوا پارەیەوە خۆ فعلەن قسەکەی ئەوە تەواو بوو دوایی یەکێکیان زۆر تووڕە بۆمانە وتی بۆ خوا کوڕی هەیە وتم بەڵێ من طبعا دوایی کە شەڕەکە تەواو بوو جێبیرم کرد برا ڕۆتوسێت ئەو قسەکە چەند غەڵەتە ئەزانی خۆ ئەوە ئەگەر بە قەستەوە بێنزای ئەسە کافرە بێ بەڵام ئیتر لە ململانەیە جاری وهەیە لەبیر دەچێتەوە بۆیە إلا العلماء الفصحاء لەو مەسائلان دەرەچن واوێکی عاتیفە قوڕەکە بەسەرتە کەلیمەیەک ئەوەتەکە طبعا مقصدی ئەو کەسە ئەوها بوو یعنی خوا کوڕی هەیە بۆی وەرگێتەوە وتم بەڵێ من بۆی وەرەگرمەوە بەڵێ منەکە تقریبا وای ئەکرد کە تەرئینەکە ئەوها بوو مەواقعەکە هەرچەند کەلیماتەکەم دقیق بیر نەماوە بەس ئەو کەلیمەیەکی ئەوە دوای زۆر پەشیمان و زۆر بیرم لێ کردەوە ئەو کەلیمە زۆر هەڵەو و زۆری تر یعنی لە ژیانە ئینسان تووشی حاڵەتی وا بێ کەلیمەیەک ئەڵێ ئاسقەڕنی باسی خەتیبێکەکە ئەڵێ دانیشتوم لە خۆتبەکەیە ئەڵەوتی هەر کەسێ زینا بکات خوا ئەیخاتە وەیل و ئەخیر پلێ جەهەنەم خالدا مخلدا فيها ئەڵێ منیش دوای بە خەتیبەکەم وتم ئەگەر وا بێ جێگەی مشریک نەماوە لەناو جەهەنەم باشە ئەگەر کەسێک زینای کرد خالدا مخلدا لە ئەخیر نزم پلەی ناو جەهەنەمە ئەی باشە گوناهەکانی تر کە لە زینا گەورەترن چۆن بۆیە کتێبێک هەیە بین ميزان الله وميزان الإنسان يعني كتابك ناوكي الميزان بين الله وبين عبادي كلمة والحال أوها بس ميزان كان أكا والله زور كان ميزان كان تيكشون ميزان كان تيكشون جاري وها إنسان بأوي خوي بيت يعني تودي قد بدأ عبد يكسير كي خرابة أكا بميزاني من بي الأخير لحظة أقربية توبة كان يلا أنا باب الروب حرب كافري بالروب اشترى بەڵام خواجان میزانی خواجە لەو شتێکی ترە ئەخیر لەحەزە یەک نەفەسی ما بێ لەسەر زەویە ئەگەر بە ئیمانەوە بڕوا ئەمە خەڵاتێکی زۆر گەورەیەکەوە تەوحیدی خوا زیاد و بەخوا بە میهرەبانی لەگەڵ ئەو کەسە ئەجوڵێتەوە وە فکری ئێمە میزانی ئێمە لەگەڵ میزانی خوایە زۆر جیاواز نەخاعی إذ قال الرجل للرجل يا حمار يا خنزير قيل له يوم القيامة أرأيتني خلقته حمارا أرأيتني خلقته خنزيرا إمام النخعي أفرمي أجر كسي بلا أي جودريش أي براز الله للرج قيامته خواي قرا بي الله أرتو أجد ليبو كمن أم عبدم خلق كرد بقول ذكاريا بجودريش خلقم كرد يا براز خلقم كرد تو أجد ليبو برسياري أو كلمة أولي أكا رب العالمين فهذا وأمثاله مما يدخل في الكلام لقساء ديت ولا يمكن حصره خوناتوانين بردوام يصير تفتيش قصيخ وما كان أنواع قصيئة وهايتيا ومن تأمل ما أوردناه من آفات اللسان علم أنه إذا أطلق لسانه لم يسلم نتيجة شي ما اندسكي هم اندسكي كأجر إنسان جوان لما أنا ورد بيتوا تي أقالوي أجر زماني خوي برالله كرت بحياتي سلامتنا هر قسيكر سلامتنا بأنواع قناهي توشل وعند ذلك يعرف سر قوله صلى الله عليه وآله وسلم من صمت نجا إن جاتي أجي لقسي بيغمبريان صلى الله عليه وسلم رحمن وقرباني بك أفرمي هر كسي بيدنگ برزقاري أبي أهبزانت كلماتي ببي آقاتو تي أكي من صمت نجا لأن هذه الآفات مهالك وهي على طريق المتكلم فإن سكت سلم أما همي آفات لكاتي قسكرنا دروسة هل آفاتي غيبته هل آفاتي قصي زوره وهل آفاتي بهتانه وهل آفاتي نميمته وهل هذا تاهموي بلام كي سلامت بو قصي نكر أو كس سلامته رزقار بو
فصلك أفرمي ومن آفات العوام سؤالهم عن صفات الله سبحانه وتعالى وكلامه. يكيك لآفات كان بريتيا لبرسيار كدني خلقي عوام وتينا قيشتو سبارت بصفات إخوة، سبارت بكلام إخوة. جاري وهاي كسيك برسياركات على باش علمي إخوة شون تو نازاني چي جواب بيتو، نازاني لكيو دس بيبك شو قوتي أم كسر نقيشت أويك تبقى لصفات إخوة يعني آية إخوة شون قصأك نازاني بويا يشغل لآفات كاني زمان بريتيا لويك أو برسيارانا أقل للروي منطقية وروني أكيد والله علمي إخوة علمك مطلقة الزمان بشك لعلمك إنك علمك بشك بالزمان كبرتي ناقات شون أبيت علي علمي مطلق إخوان نابي الزماني هبه لما بيشو لو باشي هبه قنا علم نية أو بالنسبة دي ما علم لما بيشو لو باشي هيو اشتي إخوة بأيما نابيوري على آخر شون أبي أخو أبي كم علم هلا شوينك أبي شون أبي لزمان نبي نازل الزمان بشكل دروس كرا وكانوا هر خوي همو هر شيء مكانه زمان بشكل دروس كرا عقلي أم كسر تقبلي أمناك كبرسياري زول لسرك الجمراء أبي يان مسائل كلامي إخوات شون خوا قصيك لقل موسايا صوتك اللي كيو أهات شون بو شي إنسان توشي قمرايك أخوة فنامان بويا يشغل أفات كان بريتيل لولا أنا اعلم أن الشيطان يخيل إلى العامي أنك بخوضك في العلم تكون من العلماء وأهل الفضل همش الشيطان وأهنا تخيالي كسيكي سادوا كأقربيتو تو زور ربتي لمسائل علمية كان وكو علماء ليه وكو أهل فضل ليه فلا يزال يحبب إليه ذلك حتى يتكلم بما هو كفر وهو لا يدري أو أندأوا خيالي بو إهانة وايليت قصأك لهندي مسائل كفر وأقاشي لخوين دفاعك لإسلام دفاعك نزور بيتشوانا قال النبي صلى الله عليه وآله وسلم يوشك الناس أن يسألوا حتى يقولوا هذا الله خلق الخلق فمن خلق الله أفرمين نزيك خلق برسيار كان بو يقصبكن برسيار كان بو يقصبكن برسيار كان لو زانايا كلمة ورقرين لو يتل إنجا قصأك لسري وبيهوي بايكاني علم لناخية تسبيبه حتى ويلي الله لزيني خويا أو يبو دروسي باشا وخوا أم مشتانهم أيكي خويا دروس كريو توشي كفري وردود توشي كفر أبي بخدي أو برسالاني كردي سري كيشان نتيجة كبو كفر فسؤال العوام عن غوامض العلم أعظم الآفات برسالي خلطي عوام لشت زور غامضة كان علم أو أي شكل آفات زور قورة كان وبحثهم عن معاني الصفات مما يفسدهم لا مما يصلحهم وبرسال كردين سبال بصفات إخوة تيكيان أدانك تشاكيان بك إذ الواجب عليهم التسليم واجب لسر خلقي عامة ويا تسليم بن فالأولى بالعامية الإيمان بما ورد به القرآن ثم التسليم لما جاء به الرسول من غير بحث عامتي خلق أما واجبك إلى سرشان إيمان بين بوشتك لقرآن هي تسليم بهرشتك في غمريان صلى الله عليه وسلم فرميتي من غير بحث ببيع قران بدواء تسليم بيت واشتغالهم بالعبادات إتر خليك عبادات بن فإن اشتغالهم بالبحث عن أسرار العلم كبحث سائمة الدواب عن أسرار الملك أفرمي أقربيتو بدواي نهين كان علما بقر وكو أوايك أو أجلانيك وألورين سائمة الدواب أمل أجل كان عندك لو أجرانك خويان نكتوشتيان أديتي خويان أقرين شتا أخوان أما نمونيك كهناية غزالي طبعا هميشة أو أجرانك هي ملك خواني باش لبردسيانا بيان أدري بلام خوان إخوان عامتي خلق أقر كومال الدواب وأجل وأماني هبت شيئك خوي بو خوي باشا خواردني بو أبا بشي أم وزبي بو أبا طاو چون دواجين حتى دنوشي لين قنمي زيادة كيوتو خوارو دواب بي مليكيش بهمان شواز
ئەو بابێن بێنە پێش چاوی خۆت کە ئەمە کادانێکی گەورەیە لەو سەرەوە دەستیان پێ کردووە. طبعا طبیعەتی ئەم دەواب چۆنە؟ ئەوە نییە دەستکا بە سەرە بخوا هەر لوتی لێە ئەی هێنێ ئەی بە بزانە شتێ سەوز نادۆزێتەوە. ئەگەر ئەم دەوابەت چەندێ بێ نهێنیەکانی مەلیک لە ئەسراری مەلیک تێبگا بەهۆی ئەم لوت لێدانەوە. ئەو تەشبیهی غەزالی زۆر گەورەیە. بڕواکەن عامەتی خەڵک ئەگەر بیەوێت لە کونهی خوا تێبگا، لە کونهی صفاتی خوا تێبگا، ڕێک بۆ شێوازی. پیرەمێردە فەرمێ خوای بە عەقڵ ڕێم پێ نەبردی، پیرە ژنانە بڕوام پێ کردی. نامەوێ کونهی ذاتت بزانم لە گەورەیتدا مات و حەیران ناسم. بۆیە لە مەسائلی خوایە جەلە جەلالوهو ئێستا ئەگەر بمەوێ کەڕەمی خوا پێوەم ناتوانم، بمەوێ ڕزقی خوا پێوەم ناتوانم. قسەیەک هەیە، قسەیەکی ئیسرائیلیە بەس ئیسفادەی لێ ئەکەین. ئەڵێ یەکێک لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام یا ڕەبی خوایە مۆڵەتم بدە با من ئەمڕۆ ڕزقی عالەم تەوزیعکەم. تێها مۆڵەت تەوزیعیک. ئەڵێ هاو بە عەقڵی خۆی زۆری بیر کردەوە. ئەمەی داناوتیان بۆ مێرولەکان، ئەمە بۆ مێشولەکان، ئەمە بۆ مانگاکان، ئەمە بۆ فیلەکان، ئەمە ئەڵێ لە کەناری دەریاکە هەمووی کۆ کردەوە. شتێکی زۆری کۆکردەوە، مانوو تا کۆی کردەوە. ئەڵێ حوتی هاو قەپێکی لێ تەواوی کرد، هەموو ئەوەی کە کۆی کردبوو. بەخوا خۆی من پێم تەوزیع ناکرێ ئەم وەزە، هەر ئەمەم پێ تێر ناکرێت. جاوەرە ئەم هەموو حەشامات و ئەمە بۆ یەگەر ئینسان بەس لە دەسەڵاتی خوا بڕوانێت تێئەگا بچووکی ئەم. قسەیەکی محەممەد فتح الله گوڵان هەیە لە کتێبی ئەسئلة العصر المحيرة، ئەو قسەیان زۆر پێ جوانە. یەکێ پرسیاری لێ ئەکا، ئەڵێ باشە ئێمە خوا بۆ نابینین؟ ئەڵێ هەر کەسی ئەم پرسیارە بکە لە خۆی تێ نەگەیشتووە، نەک لە خوا، لە خۆی تێ نەگەیشتووە. ئەوان ژەڵێن ئەڵێ قوربان ئاخر ئەمە کەسە زۆر ڕۆشنبیرەکانی وڵات ئەم قسەیە ئەکەن، ئەڵێن بۆ نایبینین. ئەویش ئەڵێ ڕۆڵە تۆ دانە ڕەش بۆتەوە. ئەڵێ بەڵێ ڕەش بۆتەوە. ئەڵێ بەچی ڕەش بۆتەوە؟ ئەڵێ شیرینی و خواردووانە نا لە ڕۆی علمیەوە بەچی ڕەش بۆتەوە؟ چەندین بەکتریا ئیشی تێ ئەکە. ئیسلام کارتۆنێکە نازانێتە هیدانەکە باشە کوورە ماڵ ئابێ چارخ و فەلەق و نازان هەرچی شتە تیانە دروست کردووە، هەموو ئیشی تێەکەن اینجا ڕەشە بێتەوە. ئەڵێ باشە ئەم هەموو بەکتریای کە لە ناو دانایە لە مرۆڤ ئەگات بزانێ مرۆڤ چییە. ئەگەر زۆر عەقڵی لە پێشەوە بێ وا لە دان گەیشت، لەوەزە تێنا هەر نازانێت مەسەلە کەسی دانە و دەمەدا ئەخرێ و ئادەی لە دەرەوە هەر ئینسان نازانێت ئینسان چییە. ئەڵێ بزەبت مرۆڤیش ئاوایە بەرامبەر بەخوا جەلە جەلالوهو تێناگات. سووچێکی بچووکە و ئەنوارێ لەم سووچێک بچووکەشەوە قەت ناتوانێت لە خوا بۆ عەزەمەتە تێبگا. بەخوا ئەگەر دین نەبووایە هەر هیچمان حاڵی نەئەو. ئەمان زانی ئەبێ خوایەکە بیپەرستین و پەرستنمان ئەکرد، بەس نەمان نەزانی ئەم هەموو صفاتە کەماڵە لە کامیان تێبگەم، لە کامیان دیراسەکەم. بۆی ئەگەر ئینسان بە عەوامی خۆی تێبکەوێ بێ دەرک ناکە، ناتوانێت دەرەقەت نایە. سووچێکی بچووک ئەگرێ و نەبێت لە سووچە بچووکەکە. مێرولەتان بینیوە جاری وایە بەسەر دەستی ئینسانە ئەڕوا، باشە دەست ئاوا لێ بکە ناکەوێتە خوارەوە. بۆ ناکەوێت؟ دەسەکەی تو ئەوەندە گەورە ئەویش ئەوەندە بچووک ناکەوێت. ئەگەر ئەم مێرولە بچووکە کە بە چاو بەکتریایە زۆر گەورێ ئەگەر بێ لە مرۆڤ تێبکە فەقیرە تەواو ئەبێت و تێناگە. هەوڵ بدا هەرچی بکات تێناگە. باشە با لە فیل تێنەگە، با لە مرۆڤ تێنەگە بێ لە فیلێ تێبکە بزانین چیەکە، هیچی پێ ناکرێ. هەرچی ئەڕوایەت ئەزانە شاخ و داخە سەرەکە هێتە خوارەوە دارەسانێک، هیچی تری حاڵیە بێ حاڵی نابێ. وەڵڵاهی ئێمەش لەم کەونە ئەو هەر ئێمە لە خۆمان نەگەیشتوین لە مرۆڤ. ئاخر داوای چی بکەین لە کەون تێبگەین؟ داوای چی بکەین لە خوا تێبگەین؟ چ مرۆڤێک هەیە بڵێ من خۆم ناسیەوە بەتەواوی؟ ئێستا ئێمە لە ڕۆی علمی طیبەوە دیراساتی ئەوە ئەکرێت کە نەک دەستەکان ئەگەر دەستی کەسێکی تری بڕاو بێنم دای بنێم 50 ساڵی داهاتووی طیب باسی ئەوە ئەکرێت کە چی بدرێ بەم کەسە کە ئەم دەسە بڕوێتەوە جارێکی تر. هەندەسەی ئینسان ئیشی لەسەرە کرد.
ئێستێمە کێشەکەمان ئەمەیە چۆن وا بکەین خواردنی زۆرتر بۆ ئێرە بڕەوەی دەسە بڕوێتەوە گوێیەک نەما بڕوێتەوە چاوێک نەما بڕوێتەوە 50 ساڵی طب باسی ئەمە ئەکە کە ئەبێت طب بەرەو ئەم لایەنە بڕوە باسی ئەوە ئەکات چۆن ئێستا مۆبایلێک بەکارەهێنی زۆر بە تەبیعی ئازارێکت هەبوو هەر مۆبایلەکەی خۆت یا هەر وەسیلەیەکی تر ئەخێتە سەری و ئەزانی چیتەوە بە چی چارەسەرەوی باسی ئەوەکە کە ئەم جۆرە طیبەی کە ئێستا هەیە و نەخۆش بێنە و بە ئەجیزەیەک و کونێ بکەرە لاشەی و ئادەی با بیدۆزیتەوە ئەمانە هیچ ناوێ چۆن بە مۆبایلەکە لە دوورەوە قسە لە خەڵکە ئەەکەی لە دوورەوە کەسێک عملیاتێکی زۆر گەورەش ناجحیش بۆ ئەکات و نەجاحەتی ژێهێنێ باسی زۆر شتی تری لەمانە ئەکرێت لە مرۆڤە باسی ئەوە ئەکرێت کە مرۆڤی عیملاق دروست کرێ هەندەسەی مرۆڤ ئەگەر بێت و خواردنەکەی بگۆڕێ بێتە کەسێکی زۆر عیملاق ممکنە تا 30 مەتر درێژ بێ وەکو یەکەمین جاری ئینسانکەوە خۆی گەورە خەڵقی کرد کە ئادەم عەلەیهی سەلام 6 زیرا بوو باس دیراساتی ئەمانە ئەکرێ باشە من چی لە ئینسان گەیشتوم ئەمە باسی 50 ساڵی ترە کە ئینسانیەت بەرەو کوێ ئەڕوا باشە ئەم عەقڵە بچووکەی ئێستەی ئینسان ئاوا ئەڕوانێ لە ئایندەی ئینسان ئەڵێ طب ئەوەنە لە دواوە ئێستا هیچی نەکردو ئەبێ بگاتە ئەوەی کە مرۆڤ هیچ شتێکی لێ نەیە ئەگەر شوێنێکی قرتا بە چەند حەبێک شوێنەکە چاوێت دراسی ئەمە ئەکرێست دەی باشە من چی لە ئینسان گەیشتوم تا بمەوێت لە خوا جەل جەلاله بۆ عەزەمەتە بکەم چی لە گەڵایەک تێگەیشتوم تا بمەوێت لە کەون تێ بگەم برایانم بەخوا مەسائلی خواناسی و تێگەیشتن لە خوا دەریایەکی زۆر گەورە ئینسان هەندێک ئەڕوا جاری وایە هەندێک لە نەتیجەیە سەری شۆڕ ئەکات خوایە بەس عەبدایەتی تۆک بۆ هەرچی کەونە کۆی کەرەوە ئەتوانە ڕۆح بخات بە بەری مێرولەیەکە ئەتوانە مێرولەیە بخاتە جوڵەکە وەستانی ئەو ئەم نهێنیە چی ئەم شتە معنەویە کە ئەم مێرولەیە ئەجوڵێنێ بۆیە ئێمە زۆر کات عەقڵمان کولە ناتوانین دەرەک ناکەین بۆیە تەسلیم ئەبین لە مەسائلی خواناسیە چەندێک بڵێ عالمم هێشتا عەوام لەوە چی هەندێ وردەکاری تێ بگەیت بەڵام زۆر شت ئەمێنێکەوە تێی نایت بۆیە پیاوێکی گەورەی وەکو پیرەمێرد عالمێکی زۆر گەورەی پیرەمێرد کاتی ئەکەم قسەکە لە خۆڕایی نایکە خوایە بە عەقڵ ڕێم پێ نەبردی پیرەژنانە بڕوام پێ کردی بڕوا بکەن ئیمانی پیرەژنە کە تۆ ئەیبینی ئەلێرە لەو سەرەوە کەسێک ئەبینی بە دیراسە ئەوە گەیشتووە کە بەراوردیان ئەکەی لەگەڵ یەکترە سێرەکەی لە نەتیجە وەکو یەک دەرەچن بۆ ڕاستە ئەمە زۆر شتی بینیوە لە کەون و کائیناتە چاوی زۆر کراوەتەوە بەڵام وەڵاهی تەنها سەیری نعمەتی خوای کردو هیچی تری نەکرد ئەم بەم کەمە نعمەتەی خۆی قەناعەتی کردو ئەویش بۆ زۆر نعمەتەی خۆی قەناعەتی کرد ئێمە پێویستمان بەوەی لە مەسائلی ئیلاهیاتە براکانم شتێکەوە ئیمانمان بەهێزکە بمان خاتە ئیش بمان خاتە جوڵە یەک مەسئلەی ئەویش سیرکردنی عەزەمەتی دەسەڵاتی خوا نەک سیرکردنی خوا عەقڵی ئێمە تەقەبوڵی ئەوە ناکە بەڵام کە سەیری دەسەڵاتەکانی خوا جەل جەلالوهو ئەکەی دڵە زۆر ئارامە وەڵاهی جاری وا هەیە ئاوا لە بەردەم تەیرێکە ئەوەستیت ناتوانی بە ناخت هاوارەکەی لا ئیلاهە ئیلڵا محەممەد ڕەسوڵ الله ناتوانی لە بەردەم گوڵێکی زۆر جوانە ئەوەستی بە هەمان شێواز بۆیە ئەفەرمون ئیسلام وەکو دارێک وهایە بەهاران جوانی ئەدا پایزان بەرهەمەدا گوڵ و گەڵا جوانەکانی و بۆ نەخۆشەکەی لە بەهارە مەستمان ئەکە میوە جوانەکانی سەرساممان ئەکە ئیسلام بریتێ لەوەی کە ئینسان لەم ژیانە جوانیەکان ئەبینێ لە کەونە وەکو بەهارەکەی ئەو هەیە بەخوا میوە خواردنەکەی لە قیامەتە لەوێ لە میوەی ئەم دارانە تێ ئەگەین لەوێ لە میوەی ئەم عیباتانە تێ ئەگەین لەوێ لە میوەی ئیسلام تێ ئەگەین پێویستمان بەوەیە کە لە مەسائلی عەزەمەتی خوای ڕۆچین ئەمرمان پێکراوە ئەبێ سیرکەین سەیری گەردوونکەین سەیری کەونکەین بزانین خوا چی دروست کردووە چه دەسەڵاتێکی هەیە بەڵام هیچ کاتێک چاوەکان بەرز مەکەرەوە بۆی بتوێت لە خوا تێ بگەی هەر کاتێک شەیطان ئەم زەفەرەی پێهێنا ئەم فێڵە بڵێ لێم گەڕێتەوە جارێ با چاو شۆڕکەمەوە لە خۆم تێ بگەم با سەیری خۆم کەم لە خۆم تێ بگەم چونکە ئینسان هەتا لە خۆی تێنەگا
لرب العالمين بو گەورەیەتێنە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خوای بۆ خاتینەوە جوانەکانی خۆت عفومان بکە و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان ئەگەر هەڵەوکەم و کوڕێکمان هەیە بە ئاشکرا بە پەنهان بێ ئەدەبیەکمان هەیە لە خزمەتی تۆیە خوای عفومان بکە والله خوای ئێمە ئەزانین کە تۆ زۆر بەخشندەی پەروەردگارە بە بەخشندەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا کەریم پەنامان بە تۆ هێناوە هانامان بۆ لای تۆ هێناوە خوای گیان علمی شرعیمان زیاد کە فهممان زیاد کە فقهمان زیاد کە یا رب العالمین خوای بۆ خاتری گەورەی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە یا ربی پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووک کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتا کە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە یا ربی پەروەردگارە لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کار و دراوسێمان ببورە یا ربی پەروەردگارە لە گوناهی ئیمانداران ببورە خوای حسابمان کرد لەو ئیماندارانەی کەوا ڕۆژانە مەلاین ملیارەها سڵاویان بۆ ئەنێرێ و لە عەبدە ساڵحەکانی خۆت حسابمان کە خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە هەموو ئیمانداران لە نوێژان ناویان ئەهێنن کاتێکەوە سەلام ئەکەن لە خۆیان سەلام ئەکەن لە عەبدە ساڵحەکان یا ربی پەروەردگارە داوان لێ ئەکەن بە ناوی جوانت بۆ صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە بە شوێن کەوتەیە و قبوڵمان کە خوای گیان ئەگەر گوناهێکمان کردووە هەڵەوکەم و کوڕی و بێ ئەدەبیەکمان بەرامبەر بە تۆ کردووە پەروەردگارە واللهی لە عینادەوە نییە خوایە تۆ خۆت شاهیدی ئێمە تۆمان خۆشەوێ خوایە تۆ خۆت شاهیدی ئەمانەوێ لەسەر ڕێبازی دینەکەی تۆ بڕۆین یا ئەکرەمە الئەکرەمین دەی ڕەبی خوایە عەفومان کە خوایە بۆ خاتی گەورەی خۆت عەفومان کە خوایە بۆ خاتری گەورەی خۆت عەفومان کە لێمان ببورە لەبێ ئەدەبیەکانمان ببورە بەرامبەر بە تۆی رب العالمین کەلیمەیە بە زمانمانە هاتووە لایق نەبووە بە تۆ ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەو کەلیماتانەی کە بێ ئاگا بە زمانمانە دێ خوایە لە جاهیلەکانمان قبوڵ کە عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای گیان ئێمە عەبدانێکین لەبەر خاتی تۆ لێرە کۆ ئەبینەوە لە خزمەت ئەم دەرسا کۆ ئەبینەوە دەی ڕەبی خوای گیان ئەم دەرسە بکە ڕۆشنایی ژیانمان بمان خەرەجوڵە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمانگێڕە لەو عەبدانەی ئەو شتێک کە وەری ئەگرن جێبەجێ ئەکەن خوای زمانمان بپارێزە تو گەورەی خۆت زمانمان بپارێزە خوای زمانمان لە ئافاتەکان بپارێزە ئیلاهی زمانمان پاککەرەوە یا رب العالمین خوای زمانمان پاککەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای پەنا ئەگرن بە تۆ لە شەهوەتەکانی ناو ئینسان کە ئێمە تیان نەگەیشتوین خوای بۆ خاتی گەورەی خۆت ڕێکمان کەرەوە بمانگێڕە لەو عەبدانەی کە خۆت بۆ خۆت دروستیان ئەەکەی یا ربی پەروەردگارە نەسڕەتی دینەکەمان بدە هیممەتمان بۆ بگێڕەوە عاقبەتمان پڕخێر کە سەرفرازی لەنێو ئاخرەتمان کە خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە هەر شتێکی چاکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەصحابی بەڕێزی رضی الله تعالى عنهم تابعینی گەورە ئەولیای گەورە عولەمای گەورە داوایان لێ کردووی بە چاک ئێمە داوات لێ ئەکەین خوای هەرچێک ئەوانە پەنایان پێگرتووی پەروەردگارە ئێمەش پەنات پێگرین یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا.